ڕێکخراوی هەژان بۆ فیکر و معنەویەت کۆڕێکی بۆ نووسەر ڕێبوار سیوەیلی ساز کرد بە ناونیشانی دواندنی کتێب کاریگەری کتێب و کتێبی کاریگەر. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزلاوێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەریبی. سلااوان لەبێ ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە ناوەندی هەژانین لە شاری سلێمانی. ئەمڕۆ لەلایەن ئەم ناوەندا فکرێەوە کۆڕێک بۆ خوێندنەوەی کتێبی دیاردەکانی شوێن و شوناز بۆ دکتۆر ڕێبوار سیوەیلی ساز دەکرێت و ڕێک دەخرێت. من گفتوگۆ لەگەڵ دکتۆر ڕێبوار سیوەیلی دەکەم دەربارەی ئەم کتێبەی بەڕێزیان و ناوەڕۆکی ئەم کتێبە. دکتۆرگیان سلااوت لەبێ ئەم کاتت باش بە ئەرێک نەبێ فەرمیتەر. من زۆر سپاس دەکەم. زۆر بەخێر هاتی. زۆر سپاس. پێمان خۆشە باسێک لە ناوەڕۆکی ئەم کتێبە بکەیت و چ چیرۆکێک لە پشتی ئەم کتێبەوەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە و بۆ ڕێکخراوی هەژان کە منیان بانگێش کرد و بۆی قسە لەسەر ئەم کتێبە بکەم. کتێبەکە باز لە شوێن و شوناسی ئینسانەکە. ئینسان ئایا شوناسی خۆی چۆن لە پەیوەندی بۆ شوێنی کە لێژی دروست ئەکا و شوێنی چۆن کاریگەری ئەکاتە سەر شوناسی ئێمەواتە لە خۆ تێگەیشتنی ئێمە. ئەم کتێبە بە منهەجێک نووسراوە کە پێوترێت دیاردەناسی واسە لێکۆڵینەوە لە دیاردەکان وەک ئەوەی کە بۆ ئێمە دەردەکەون. واتە ئێمە لە ژیانی خۆماندا هەندێک ئەزمون دەکەین، بۆ نمونە ئەزمموی شوێن، چۆن یەکەم شوێنەکان کاریگەریان لەسەر پێگەیاندنی دەرونی و شوناسی ئێمە هەیە و ئێمەش بەو چالاکیانەی کە دەیانکەین بەو بڵین بەو کارانی کە دەیانکەین کاریگەری دەکەینە سەر شوێنەکان و جێدەست و فۆرمێکی تایبەتیان پێدەین. ئەمە کتێبەکە بە گشتی باسی ئەوەکە بە تایبەتیش باشی شاری سلێمانیەکە لە دەی هەشتاکان تاکو ساڵانی 2000 بە تایبەتی تریش باسی شەقامی سالم کە پێشی ئەوترێ سەهۆڵەکە لەگەڵ شەقامی توی مەلیک. لە دەی هەشتاکان ئایا شەقامی توی مەلیک و شەقامی سالم چۆن شوناسیان دەبەخشی بە ئینسانی کورد لەم شارەیە و چۆن ئەم دوو شەقامەش کاریگەریان دەکردە سەر شوناسی ئەم ئینسانەکە لێرە هەژیان. کتێبەکە ئیتر باسی وردەکاری و وەسفی کۆمەڵێ دیاردەی تر لە شارەکەیە و لە وڵاتەکە هەمووی لەسەر ئەوەی. دکتۆرگیان وەک دەزانین ئەم کتێبە چەند ساڵێک بەر لە ئێستا بەڵێ بڵاوکراوەوە ببوورە. هۆکاری ئەوە چی بوو کە خوێندنەوەت لە شاری سلێمانی دواکەوتووە بۆ ئێستا و ئێستا ئەم کتێبە خوێندنەوەی بۆ کرێ لە شاری سلێمانی؟ ئەو کاتە زیاتر هاوڕێکی وەکو جەنابێ بەناوی کاک بڕوا بەرزنجی دوو زنجیرە گفتوگۆی لەگەڵ کردم لەسەر کتێبەکە دوایەوە خوێن بوویەوە. وڵا هیچ سوتفەیەکی وا ڕێنەکەوت کە قسەی لەسەر بکرێ. لەو ساڵانەشە کە یادی سلێمانیەکرێتەوە قەت باسی من و ئەم کتێبەش نەکراوە. منیش ئیتر کوتم من واجبەکەی خۆم جێبەجێ کردووە. دەستەکان خۆش بێ بۆ هیوایان کە بتوانرێ بۆ لە مۆجا گرنگی زیاتر بە بەرهەمەکان و کتێبەکانی بەڕێستان بدرێ. ماوەیەک لەمەو پێش بارودۆخی تەندروستی بەڕێستان ناجێگیر بوو، لە ئێستادا دیارە شکر تەندروستی بەڕێستان جێگیرە. پێم خۆشە باسێک لەوە بکەین کە هیچ کتێبێکی نوێت لە ئێستاە ئامادەیە بۆ بڵاوکردنەوە یاخود بەنیازیت و لە پلانتایە کتێبێکی نوێ بڵاو بکەیتەوە؟ بەڵێ ئەو کتێبەی کە دوو بەرگە بەراوردی نێوان فەیلسوفی دانیمارکی بوون ناس سۆرین کیرکەگۆرد لەگەڵ مەحوی شاعری خۆمان، کتێبێکی دووبەرجی گەورەیە و ڕەنگ بێت لە چەند مانگی داهاتوو بڵاو بکرێتەوە. جێگەی خۆشحاڵیە دەستەکان خۆش بێ. ئەم کتێبە کتێبێکە کە بەڕێستان نووسیوتانە. پێم خۆشە باسێک لەوە بکەین ئامانجی بەڕێستان لە نووسینی ئەم کتێبە چیە و چی هیواخوازی کە خوێنەر لێوەی فێر ببێت و هەستی پێ بکات؟ بەڵێ ئەم کتێبە لەسەر بنەمای یادەوەری شەخصی یەکەمەوە بەندە، چونکە ئەو میتۆدی دیاردەناسی یا دەرکەوتەناسی داواکە کە تۆ چۆن توانی وەسفی ئەزمموی یەکەم ئەزمونت بکەی لەگەڵ شوێندا یا لەگەڵ شوێندەکاندا یا لەگەڵ دیاردەکاندا. بۆیە من یەکەم جار وەکو ڕەلادییە کە دێمە نای سلێمانیەوە چییە یەکەمین یادەوەریەکانم لەگەڵ چاخانە، لەگەڵ نازانم جادە، لەگەڵ پاس، لەگەڵ ڕووناچی و کارەبا چی بووە هەمووی لێرە بە شێوەیەکی بڵین وەسفم کردووە، تەحلیلم کردووە، پێکمەوە بەستۆتەوە
و لەوێوە هەوڵەماوە بڵێم ئاها شوێن کاریگەری لەسەر شوناسی یەک بە یەکەمانداانێ بۆ بە پێچەوانەشەوە. کەواتە سلێمانی لای دکتۆر ڕێبوار چی دەگەێنێت؟ شارێکە کە کاریگەری تایبەتی کردوێتە سرم ئازاریشی داوم بۆتە هۆی ئەوەی هەم هەڵەوگیری بم هەم لێشی دوورکەومەوە. ئەم کتێبا پێشتر خوێندنەوەی بۆ کراوە پێم خۆشە باسێک لە کاردانەوەی خوێنەران بکەین. کاردانەوەی خوێنەران چۆن هەڵەسەنگێنی بۆ ئەم کتێبە؟ وڵایەوە نەیبزانم خوێنراوەتەوە بە یەکێ لە کارە باشەکانی من حتا لە ڕیکلامی ئەم هاوڕێیانی هەژان ئەڵێ کتێبێکی کاریگەر جا هیوادارم هەرواش بێت. دکتۆرگیان کۆتا پرسارم ئەمە باس لە گرنگی ئەم جۆرە کۆڕانە بکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان تا چەند گرنگە بەڕێزدان یاخود ڕۆشنبیرانە خود نووسەرانی تر کۆڕی لەم شێوەیە ساز بکەن بۆ خوێندنەوەش بۆ کتێبەکانیان ئەنجام بدەن. کارێکی زۆر باشە بە بەشداری میدیایەکی کاراش کە گرنگی بە ڕۆشنبیری بداوە بە کتێب و پەیوەندی کتێب بە ئینسانەوە. ڕێکخراوی هەژان بۆ فکر و معنەویە دێچێکە لەو ڕێکخراوانەی بە ئیمتیاز و بە شێوەیەکی زۆر کواڵیتی سەردانی کتێبەکە کتێب لەسەر کتێب قسە ئەکرێ بە گرنگیەوە. بۆیە ئەتوان بڵێم زۆر پێویستیمان بە زیاتریش هەیە لەم نەوع ئەو بەم کواڵیتیش. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سیروە بەبۆرە دکتۆر ڕێبوار سیوەیلی. بەڵێ سەوسان لێرە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە ناوەندی هەژان ئەم کۆڕا بۆ دکتۆر ڕێبوار سیوەیلی ساز دەکرێت و نووسەر ڕێبوار سیوەیلی بە گرنگیەوە باز لەم جۆرە کۆڕانە دەکات هەم بۆ ئەوەی کا خوێنەر زیاتر گرنگی بە بواری خوێندنەوە بدەن و کتێبەکانیان لە کۆڕێکی لەم شێوەدا خوێندنەوەی بۆ بکرێت و بڵاو بکرێتەوە. سپاس بۆ هاوکارمان ڕێژنە ڕزگار.